ئازیزانم ئەم کاتتان باش خۆشحاڵم کە لە ئاڵلقەیەکی تری بەرنمەکەتان بەرنامەی وێنەکانی دوێنەوە پێتان شاد دەمەوە. ئەم جارش کەسایەتێکی تر بە وێنە بەشداری بەرنمەکەمانەکە ئەوی ژۆک و میوانەکانی ترەوێ چەند لاپەڕەیەک لە مێژووی ژیانی خۆی و بنەماڵەکەیمان بۆ واڵا بکە. ئەم بەڕێزە لە خێزانێکی دەگمەنی کووردە کە لە شاری سلێمانی ژیاوە. لەم خێزانەوە هۆنراوە و سرودی نیشتیمانی هەڵقڵاون و نەوە لە دوایینەوە سرودەکانیان کردوتە وێدی سەرزمان. چیە لە میلەتەی ئێمە قەرزاری سرودەکانی ئەی کوردینە ئەی مەردینە و واوەتەن خەمڵیوە وەک گوڵ نەوبەهاری میلەتە و بولبول بە نەغمەی دڵکێشی خۆشی و ئەی تۆپەکە فوتبۆڵەکە نەبێ. چیە لە ئێمە مەڵاشی کوردایەتی بە زەڕێ خاکی وەتەن نادەم بە قەسری قەیسەری زێوەرەفەنی هەڵەدرابێتەوە. دەبێت کێ بێ شعری شاخی ڕەنگاوڕەنگی گۆیژە باعیسی کەیف و سرور و براینە لە خەو هەستم بەیانە و چەند شیری نەلام و گوڵی سربەستی مەردە ئەو گەلەی ئەگاتە دەستی بەختیار زێوەر وەک مرواری گرانبەها لە مێشک و دڵ و ڕۆحیا هەڵنەگرت بێ. ئەم خێزانە کورپەروەرە لە زووەوە لە گوندی بێکڵۆی ناوچەی پشدەرەوە دێنە سلێمانی. میوانی ئەم جارەمان کوڕی عەبدوڵا کوڕی مەحەمەد ئەفەندی مەلارەسۆڵ ناسراو بە زێوەرەفەنی شاعیر و برای شاعیر بەختیار زێوەرە دایکیشی شەمسەخانی حەمەسوور کە ئەویش خەڵکی گوندی داربەڕولەی بناوی پیرەمەگرونە. لە یەکی حەوتی ساڵی 1938 لە گەڕێکی کانسکان لە سلێمانی لەدایک بووە بەر لەوەی کە لە ساڵی 1944 بچێتە قوتابخانە لای زێوەرەفەنی باوک فێری خوێندن و نووسینە بێت. لە دوای ناوەندی خولێکی ڕووپێوی ئەبینێ و لە ساڵی 55 لە شارەوانی سلێمانی دەبێتە فەرمانبەر. لە ساڵی 1961 لەگەڵ مامۆستا ناجیە محەممەد مەحێدین هاوسەرگیریەکە و دەبنە خاوەنی چوار کۆر بەناوەکانی شوان و سامان و ساسان و میران و دوو کچیش بەناوەکانی ڤان و جوان. ئەم میوانە خۆشەویستە خۆشنووسە هونەرمەندی شانۆ بووە لە شانۆیی مەموزین و تاوانی چی بوو وەکو ئەکتەر بەشداری کردووە و لە ساڵی 1960 شانامیلکەیەکی چیرۆک بە ناوی بەهاری ژیان بڵاوە کاتەوە. ئەم میوانە بەڕێزە کاکە مەحمووی زێوەرە و بە ناوی بەرنامەکەمانەوە زۆر بە خێراتن دەکەین. کاک مەحموو زۆر سپاسانەکەم. کاک مەحموو زۆر خۆشحاڵم من هەروەکو مامێکی بەڕێزی خۆم کە هاتوویتە بەرنامەکە. ئێمە ئەمانوێت لە ڕێگەی وێنانی کە هێناوتە مێژووی ژیانی خۆت وی بنەماڵە بەڕێزەکە ئەو بنەماڵەی کە هەمیشە زەویەکی پتە بوون بۆ ئەدەب بۆ هونەر بۆ سرودەکان دیارە کەم تا زۆرێکیش جەنابێ لەگەڵ کاکە حەسەنی براتە ئەو پشکەتان بەرەکەوێت کە ئێوەش پەروەردەی دەستی زێوەرەفەنی و کاکە بەختیاری براگەورتانن. عادەتی بەرنامەکە وایە ئێمە لە باوکەوە دەست پێەکەین. جا یەکەم وێنەیەکە کە زۆربەی زۆرمان بینیومانە بەڵام لەبەرەوەی کە جەنابی باوکتە مەجبورین کە یەکەم وێنە ئەم وێنەیە دابنین. مامۆستا عەبدوڵا کوڕی مەحەمەد ئەفەندی زێوەر. مامۆستا مەحموو ساڵی چەند زێوەرەفەنی لەدایک بووە؟ ساڵی 1975 زاینی. بەڵێ ساڵی 1975 لە سلێمانی لەدایک لە سلێمانی دایک بوو. یعنی کەواتە لە بێکڵەوە کە هاتوون لە مەلام حەمەوە هاتوون نەک لە مامۆستا زێوەر. با پیرمان دەوێ هاتوون. بەڵێ ینی لە دەورانی با بڵین سەرەتای بابانیەکانەوە ئەو بنەماڵەیە هاتوونەتە سلێمانی وەکو زۆربەی هەموو ئەو منەوەر و دەستڕەنگین و ئەو کەسە ناوازانی کە لە سەردەمی دەسەڵاتی بەبەوە بە دانسخەیی هەڵبژێراون و بۆ ئەوەی کەوا شارێک لێ دروست بێ پێ بڵێن شاری سلێمانی. مامۆستا جەنابە لەسەر زێوەری باوک چی ئەزانی و یادگاریەکانە لەگەڵ یاچین؟ وەڵای وەکو باوک من نابوو منی کە باوکمان لە دەستدا و ئێمە هەتی و کەوتین بەڵام لەگەڵ ئەوە عەتفی هەبوو لەگەڵمانە زۆر دەستی بەسەرای هێنان زۆر خۆشی ئەویستین نەرمونیان بوو لەگەڵمانە حەزیە کرد دایمە ژیانێکی خۆش ڕابێنین لەگەڵیان. ئەوەی کە بڵین لە یادێ مابێ شتێک کە لە پەیوەندی باوکایەتی لەگەڵ توە چ شتێکمان بیرەخیتەوە؟ لە پەیوەندی باوکما ئێمە دایمە کە نوێژی ئەکرد مەسینۆ لەگەڵمان بۆی هێنا خاولیمانە بەسەر شەما دەستنوێژەکەی هەڵەگرت
ئەجا قازدەسی شکە کردوانە بەرماڵمان بۆ داخل سەر بەرماڵەکە و مەسیون لەگەن و ئاوەکەمانە بردا ئەو لاوانەیە زۆربەی کات ئێمە من و حەسەنی برام ئەو ئیشمان بوو کە وەختی نوێژی پاتایە ئێوە ئەو کاتێک کە مناڵ بوون واتە جەنابەت لەبەرەوەی ساڵی 38 لەدایک بووی هەڵبەتە 48 ئەویش وەفاتی کردووە تۆ 10 ساڵ بووی تۆ کوڕی بچووکی مامۆستا زێوەریشی حەسەن مامۆستا حەسەن کاک حەسەن ئەو کوڕی بچووکێتی هەڵبەتە ئەو کاتە تۆ فەهمی ئەوەت هەبوو کە ئەم پیاوە شاعیرێکی گەورەیە لە میلەتەکەیە یان لە کای ئەدەبیا ئیشەکە فەهمی ئەوەتە بەڵێ ڕۆژنامەی هێنە گۆڤاری گەلاوێشمان بۆ هات مانگانە لە بەغاوە بە دیاری دوای ئەوە مامۆستا بێخودی شاعر بەڕەحمە بێ پیرەمێردی شاعر بەڕەحمە بێ کەسانی کە مەلا ئەسعی مەحوی سەردانیان نەکرد بۆ ماڵ و هاتن بۆ لای دوو هەم زیاتر مەلا سەیەفەنگی کابان دۆستی بوو لە مزگەوتی بنتەبەق کە لەگەڵ ماڵی خۆمانە ئەم دیودی بوون زۆربەی کاتیان لێ بەسەرە برد یعنی لە مەجلیسی ئەو گەورانەیە جەنابیش نەخێن یعنی شەرم بوو کە شەرم تەبیعی شەرمی بوو دووەمە ئێمە ئەو هێمنامان نەبوو ئەو مستەوامان نەبوو بچینە ئەو تێ بگەین بڵێ یعنی داژنیشتە لەوانەیە بوو لە کۆڕ یارانی ئەوان هیچ شتێکتا هەڵ نامانەتوانین دانیشتنی زێوەرەفەنی کوێی تەواو کردووە خوێنەواریەکەی زێوەرەفەنی 12 علمی دینی تەواو کردووە مامۆستایەکی دینی بووە دوای ئەوە ڕۆژدی عسکەریشی تەواو کردووە لەگەڵ ڕۆژی عسکەری بووشە مامۆستا لە ڕۆژی عسکەری سلێمانی دەرسی گرامەری و تۆ لەگەڵ ماتماتیکە ئەو کاتە پێش هاتنی ئینگلیز پێش ئەوان ڕژدیەشان تەواو کردووە لە ئەستەمۆڵش خوێنوێتی لە ئەستەمۆڵش خوێندووە دەورانی ئەستەمۆڵ بۆ ئەو چیە گەیەنێ ینی ئەو کاتانی ئەو لێوێ بووە سوودی چی بینیوە چاوکردنەوەیەک بۆ ڕاهاتنیە بۆ نیشارەزابوونیە بۆ لە ئاوەدانی و لە پێشکەوتنی ئەو وڵاتانە بۆی بیجێزێتەوە بۆ ئەم دیوسا سرودە کوردەکان بە تورکی هەمووی لەوێ هەبووە ئەم گوێیەکی مۆسیقی چاچی هەبووە سوودەکانی وەرگرتووە دانیشتۆ بە ئاوازەکانی زیاتر وەرگرتووە بە کوردی شعری داڕۆشتۆ نەک تەرجەمەی سرودە تورکیەکان بکات باهێن بە کوردی بە گیانێکی نیشتمان پەروەرانەی کردەوە بەراو فێری قوتابەکانی کردووە یعنی کەواتە ئەم سرودانە کە ئاوازەکەیشی ئێمەش دەورانی ئێمەش وتومانێتەوە زۆربەی ئاوازەکەی تورکیە و هی کوردیشی تایە خۆی ئاوازەکەی لەبەر بووە هێناوێت بەێ ئاوازەکەی لەبەر بووە یعنی کەواتە ئەمە زیانێکی تری کوردی نهاتووە ئەم شعرانە بێن و ئاوازی بەدابنێ خۆی ئاوازەکەی پێ بۆ لەگەڵیان ئاوازەکەی پێ بەڵام بەجانی کورداتیەوە کوردی بۆ داناوە تەلەبەکانیشی بەێ ئەمە شتی کە بەڕاستی لەلای من شتێکی تازەیە کەسێک لە سەدەی 19 بیری بۆ ئەوە بچێکە ئاواز و ئەو شتانە هەبێ من لە مەسرحەیەکە بینیم یەکێک لەو سرودە کۆنانی سەردەمی کە ئەو سەردەمی کە ئێستا بازەکەین بابلەریە کە بە وێردی سەرزمانی زۆر بە دیارە زێوەرەفەنی گەشەیەکی بۆ بوارەیەوە و ڕەنگی شیاوەتەوە لە فایقی کوڕی واتە بەختیار زێوەر چونکە ئەویش هەر ئێستا دێنە سەر باسکردنی ئەویش چونکە ئەویش کاراتەرێکی گرنگە لە ئەدەبیاتی کوردیە مامۆستا زێوەر چەند ژنیا بوو دوژن یەکیان کچی خاری خۆی بوو ئەوە زوهرەخانی خوشکم و کاکە فایقم بەختیار زێوەر لەگە حەلاوەخان مناری ئەو ژنە ناوی ڕاناخان بوو کچی حاجی حەسەنی سەلیماغایە باشە ئەجا دوای ئەوە وەفا دەکات دایکی منە هێنێت شەمسەخان یعنی لە یەک کاتا دوژن لە یەک کاتانە بۆ دوای نەمانی ئەو ژنی دوو هەمی هێناوە مامۆستا مەحموود تۆش تەسەورەکەی ئەم پیاوە منەوەرە لەگەڵ سەردەمەکەی خۆیان کەسێکی پێشکەوت و خواز بووە مەسەلەن بەوێنە ئەم ئەوەندەی من بزانم ئێوە هەمووتان خوێندنەوار بوون ڕنگانەوەی علمی ئەم پیاوە بۆم کاکە بەختیارێ ڕنگیاوەتەوە بۆ جەنابتان کە خوێندنتان تەواو کردو لەو سەردەمەیە و بۆ کاک حەسەنی برا ئەو وابزانم ئەندازیارە بۆ ئەندازیارە ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە کە خوشکەکانیشە خوێنەواریان هەمویان با بڵێن گەورەکانیش بوویانە ئەوانەی دواتریش بڕوانامەشیان هەیە و مامۆستاش بوون وەکو شایستەخان و ئەمینەخان ئەوان ئەمە واکە کە خەڵکیەک لەو سەردەمەیە جیاوازتر بیری کردوتەوە لە ناو کۆمەڵە ینی ئەمەیە کە زیێوەرێک دروستە کاتۆ لە کەسانی کە چونکە زیاتر بایەخی وەکو بە ئێمە یاوە بە مناڵانی کوردیشی یاوە لە ڕێ ئەوانێ مناڵ بەێ لە دەورانی شێخ مەحموودیش پێم وابێ یەکەم هەیئەی تەسیسی مەکتەب یەکێک لەوانە مامۆستا عەبدوڵڵا زێوەرە
بڕێی جەناب باپیرێ مەلا محەممەدیان ئەوانە پێش زێوەەر کەسێک هەبوو ینی گرنگی بە بواری ئەدەبی با لە ماڵیەوە لا بەس باپیرم حەمەفەنی خۆی کاتە بزەبت بوو لە محکەمە لە سیتەک باش کەوسا سیتەک حکومەتی تیا بووە زمانی خۆی ینی خۆشی خوێنەوار بوو لە خوێنەواری باپیر مۆ لەسەر ساوی گرتو بۆ ئەمانیکە ینی خوێنەوار بۆ بەڵام لە بواری ئەدەبیا ئیشی نەکردو نەخێر مامۆستا ئەو هەندێک لەو سرودانە وەکو کامەنن کە هی باوکتن یعنی بۆی زیاتر بینەرانی بەڕێزی بەنامەکە ئاشنا بن پێی ئەی وەتەن چەند خۆشەویستی بەڵێ خوای وەتەن ئاواکەی بەڵێ ئەی کوردینە ئەی مردینە بەڵێ ئەلم بابەتە و زۆری کەشکێسان دقەیە لە خیالمانە هی باوکم لە دیوانەکە چاپ کراوە هەمووی هەیە هەمووی لە دیوانەکە هەیە پێ ئەوما بێت تۆ کۆ کردوەوە هی هەرچیان و تۆش پێشێکی بۆ نووسون کە کارێکی زۆر باشی کردووە کۆبەرهەمەکانی و من بەرامبەر بە باوکیشم و بەرامبەر بە کاچیشم وجدانم زۆر ئاسوودەیە چونکە دیێڕێکیان نووسی بێنم هێشتۆ لە فەوتان ڕزگارم کردووە هەمین بە چاپگانە و یامت دەزم میلەتە دەست خۆش بێ بێجگە لە شعر زێوەرەفەنی چیرۆکوانەی نییە با چیرۆکی هەیە هی حکوومەتێکی خەیاڵی تەرجەمەی هەیە فەرهەنگی ئەختەری تەرجەمە کردو لە عەربی و بۆ کوردی یاداشتەکانی خۆی هی زمانی شێ مەحموو چەند مەقال و نووسینێکی هەیە لە ڕۆژنامەکانی ساڵی 2009 نووسیوێتی ئەوانە هەمووی کۆکراوەتەوە لە بەرجە کابناوی گەنجینەی زیێڕینی زێوەرە ئێستا لە بازارڕایە ئێستا ئەوش هەیە بەێ گەنجینەی زێڕێن بزەبەت وایە من چونکە ئەو کتێبە کاتی خۆشی بە چاپە کۆنەکەی من بینی چاپە کۆنەکەی گەنجینەی مەردان بوو بەشێکی گەنجینەی مەردان بەس ئەمان گەنجینەی زێڕینی زێوەر ئەمە هەموو شتەکانێتی باشە مامۆستا ئێمە دێنە سەر کاراکتەرێکی کە ئەویش شەڕنگدانەوەی لە ماڵی ئێوە زۆرە ئەویش کاکە فایق بە کاکە فایق کوڕی مامۆستا عەبدوڵای زێوەر ئەم ساڵی چەند لەدایک بووە ساڵی 1970 1970 خوێنەواری لای باوکی بووە لە پێش دوایی ئەویش دوایی سەرەتایی تەواو کردووە دەورەیەشی موزەمدی دیوە هیبەیتەری دوای دەورەکە هاتەوانە کە تەعین بوو اینجا بە شەو دوای ماوەیەکی زۆر سێ ناوەندیشی تەواو کرد دوای ئەوەی کە بڵێن لە مەکتەب وازی ماوەیەکی زۆر چۆ لە بە شەو سێی ناوەندیشی تەواو کرد دوای ئەوە هەر لە سەرکاری ئەمیش طبعاً کۆمەڵێک گەوهەری گرانبەهای بۆ بەجێهێشتوین وەکو گوڵی سەربەستی وەکو ئەو شیعرانی ترکە بۆ پێنجی بۆ مەلەرزەکەی پێنج بۆ مەلەرزەی پێنجێنی شارێکی ناوازەی زۆر درێژی هەیە بەڵێ ئەم ساڵی کەی وەفاتی کرد باوڵێ 52 4 ساڵ دوای وەفاتی باوکە ئەمیش وەفاتی کرد یادگاری جەنابە لەگەڵ ئەما چکەیتە تۆ لە کۆچی دوایی کاکتا ئەم دەستی بەسەر هێنان و ئەم گرتنە خۆی و لە ئامێزی ئەوە بووین چی یادگاریکی بەختیار زێوەر لە لای جەنابەت وڵاتی یادگارەکەی تۆکو براد لە ماڵێکا ژیان و پێکەوە و زیاتر لەگەڵ ڕفیقەکانی ئەو ژیانی بردەسەر ڕفەکانی قالی مەلاحمە بوو حەبلقار مەلاحمە ئامۆزای دکتۆر عیزەدین لەگەڵ حەمەبۆر و لەگەڵ ئەم بابەتانی کە ڕەفیقی خۆی بوون ژیانە بردەسەر و شەو دانیشتن شعر و ئەدەبیات و شتیان بازە کرد و قسەی خۆشیانە هەر هەفتەی لە ماڵێک دانیشتن تێکەڵاوی زۆر ئێوە نابوو لە بەروی پەیوەندی تەمەنەکەتان هەبوو بەڵێ زۆری ساڵتان بینە بەڵێ 30 ساڵ بەڵێ اینجا ئەمە با بڵێن لە شوێنی تایبەتی خۆی ئەژیا هەستەکەی بەڵێ ئەمیش بە پاڵپشتی چاکی کردوون بۆ مەسەلەی فێربوون و خوێنەواری ئەوان یارمەتی ئەیان چی یادگارێکە هەیە لەگەڵ کاکتا مامۆستا وەڵا یادگارەکەی تا هەیە و ماڵێکا پێکۆ دانیشتن زارزاگە بسا بۆ شوێنێک ئەی بردین لەگەڵ خۆیاو ئەوەشی هەبوو بەڵێ لە دایکی خۆی تەنیایە ئەو بەڵێ تاخانە بوو لەگەڵ جەمیلەخان و نا لەگەڵ جەمیلەخان وانە نییە ئەو لەگەڵ زۆرە و حەلاوە ساڵی 1952 وەفاتی کرد بەڵام خێزانی هەبوو مناڵی نەبوو مناڵی نەبوو نەخۆش کەوت و دوای ئەوەی تر وەفاتی کرد مامۆستا ئەم وێنەیەکی ترە هەر هی ماڵی ئێوەیە بەڵێ نازانی ئەم وێنەیە ساڵی چەنە مامۆستا دەوری 44 لەو ساڵانەیە 44 چونکە بەڵێ بە پێی وێنەکە ئەمە کاکە فایقمە بەختیار ئەمە جەمیلی خوشکمە خوشی گەورەمان ئەمە ئامنی خوشکمە ئەمە منم ئەمەش حەسەنی برامە لە باوەشی کاکە فایقە ئەمە چێ ئەوە خەیری خوشکە زامە خەیری خانە خوشکە زاتە بەڵێ خوشکە زامە
لەگەڵ ئەو خوشکەزایەتە لەوە چێوە تا من بین نەبێت لە تەمەلا نەخێنە تقریبا 3 مانگ 4 مانگ خاڵ خوشکەزار تەمەنیشتان بەڵێ مامۆستا ئەو جلانی کە لەبەرەکران ئەو کاتە هەر عەزیب بوو هەر عەزیب بوو بۆ بەڵێ پیاوی مەرحەلەیەک لە پاش ئەبوو بە شەروال و کراس بەڵێ ئەوە بە شەروال و کراس بەڵێ هۆکاری وە چی بوو کە لە پێشا ئەوە بوو دوایی هۆکارەکە ئابووری بوو بەی تەبیعی ئابووری ئابووری بوو شەروالەوانە گرانتر بوو گرانی بوو دوای حربی دووهەم بوو بەڵێ ئەوەم بیر نەچێ بە بیرەوەری جەناب زێوەرەفەنی چی لەبەرە کرد کەوا سەڵتە کەوا سەڵتە و عەبایە بەشانە بەڵێ بەشان کڵاو جامەنەشی ئەبەست بەڵێ جا ئەمە لە زستان و لە هاوینە هەرۆج لەبوو بەڵێ بەڵێ ئەخی زلیستان زیاد تەنک مەبەستم ستایلەکەی بەڵێ هەرۆج لەبوو هەرۆج لە لەبەرە بۆکو بزانی مەسەرم بەیانیان کە ئەچووە دەرێ ئەچوو بۆ بازار ئەچوو بە بازار هاتەوانە زۆرجار لە فەقیانەکەی ئەگەر میوەیەکی بکڕایەک لە فەقیانەکەیوانێ ئەی هێنایوانێ ئێتە زیاتر لەگەڵ مەلاسعی کابانە لە مزگەوتی بنتەبەق دانیشتن کاتیان بەسەر بر بە تایبەتی لە ئەسران و ئێوارانە ئەسران و ئێواران خۆری مەزیز زیاتر لە مزگەوتەکان بڵێ حتا ئەمە مایەوە بۆ مامۆستا شەمحەمەی خاڵ و ئەوانش تا ئەم ئەخیرش ئەو جۆرە ئوسلوبی دانیشتنە لەبەرەوەی ئەو پیاوە گەورانە کەمتر ڕویان لە بازارە کرد وابوو ئەبێ یەکتریش ببینن کەواتە ئەبێ لەکوێ یەکتری ببینن لە شوێنێ بێ لایەق بێ بە من پرسیارم زۆرمەوە بەڵام یارمەتیم بە ناوبڕێک وەربگرم خۆشەویستانم ناوبڕێکی تر و دێنە وڵاتان